ما بزانم تعبیری ترس لە لای جەنابەت چییە؟ ئایا ئینسان بۆ دەترسێت؟ بەخوای زۆر هۆکار هەیە بۆ ترسان، مەسەڵەن هۆکاری لە دەستدانی ماڵ و منداڵت، ئەو چاردەورانەی لە چاردەورەتن، یعنی هۆکاری تر هەیە وەکو لە دەستدانی کەسە ئازیزەکانی نێزیکت. بە من ئەوانە هۆکارێکی سەرەکینە. بەڕێی باشە. کەسی وا هەیە لە هەموو شتێک دەترسێت. باشە ترسی لە هەموو شتێک هەیە، بۆ نمونە ناوێت هیچ شتێک بکات لەبەرەوەی ترسێک لە ژیانیدا هەیە. چی بکات تاوەکو ئەو ترسە نەمێنێت؟ بەخوای خۆی لە ڕاستیدا ترس دەبی تۆ تێکەراوبوونت هەبێ، وەکو کۆمەڵایەتی و ئەوانە دەورێکی زۆر باشی هەیە بەڕێی من. جەنابەت لە چی دەترسی؟ بەخوای من لە شوێنی بەرز زیاتر ئەترسم. بەڵێ. قەت چێ شوێنی بەرز؟ بەخوای کەم. ئارێ وەڵڵا. باشە بۆ 4-5 جار ناچێ شوێنە بەرزەکە بۆی ترسەکەت بشتێت. خۆی ئەوە ڕاستیەکەی لەوەیە تۆ لە شتێک بترسێ دەبی ئەو شتە بکەی کە ترسەکەت پێ بشێ بەڕاستی. منیش هەوڵ دەدەم ئەو شتە بکەم بەڕاستی. تەنها لەوە ترسی؟ بەتاکید بەڵێ. ترست لە شتی تر نییە؟ نەخێر لە دەستدانی ماڵ و منداڵ و ئەوانش بەڕاستی. کەسانی ترسنۆک دەناسی؟ بەخوای ناوەڵە وەکو ئەوەی نا ڕاستی بەو شێوەی. لە چی ناترسی؟ بەخوای بەحام لە دەستدانی وڵای ناترسم نییە بەو شێوەی بەڕاستی. بەس من ماڵ و منداڵەکانم لە چاردەورەکانم ئازیزەکانم لەوەی ترسم هەیە بەڕاستی.